ئەمڕۆ باسی ڕێگریکردن لە سکپڕیەکەین بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆرە سەرۆ جەمالمان کردو کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە لە ڕێگریکردن لە سکپڕیا بێگومان چەندین باس و خواست هەیە جا ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بێ پرسیارە باوەکانی ئێوەیە و لە هەمان کاتیشا لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێوە ڕاستەخۆ بەرنامەکە بین و ئەتوان کۆمنتەکانتان بنووسن بۆی ئێمەش وەڵامی پێویستان بۆ گرین دکتۆرە بەخێر بەی بەیانیت باش بەیانی باش سپاس بۆ بەڕێزت پێمان بڵێ ڕێگری لە سکپڕی چەند جۆری هەیە و ئێوە وەکو پزیشکانی ژنان و مناڵبوون چۆن بڕیار لەسەر ئەوادەن کە چ جۆرێک بەکاربێن چەند جۆرێک ڕێگری لە سکپڕی هەیە و ڕۆژ بە ڕۆژتی تازەتریەت وشتی سەلامەتتریەتە دنیای پزیشکیەوە زۆر گرنگە کە خانمەکە و بەیەکەوە هەردووکیان بێن بۆ لای پزیشک و باسی جۆرەکانی سکپڕی باسی ئەو ڕێگەران چیەکە ئەتوانین ڕێگری بێ لە سکپڕی باشەکەواتە مەبەستە کە خانمەکەش و هاوسەرەکەشی لەوێ وجودیان هەبێت باشترە چونکە هەردووکیان ڕازی بن بۆ ڕێگەی کە ئێمە دوای ئاخری لەسەریا ئیتفاقکەین لە بینی نەخۆش و دکتۆرەکەیان ئێستا چەند جۆرێک هەیە هەمانە بۆ ماوەیەکی درو درێژ بەکارێ بۆ نمونە خانمێکەوە 2 ساڵ 3 ساڵیان 5 ساڵیش سکپڕی نەبێ هەیە ئەوێت بۆ ماوەیەکی کورت بێ کاتە بە پێی ئەوەی کە خانمەکە چی بەدڵە بە پێوە توانین جۆرەکانی دیاری بکەین و بە پێی تەندروستی خانمەکە جاری وهەیە جۆرەکان ئەگۆڕێ واتاگە گرفتێکی نەخۆشیی درێژخانی هەبێ ئەکرێ هەندێک لە جۆرەکان زیانی پێ بگەێنن بەڵێ بەپی جۆرەکە بەپی خانمەکە ویستەکەی و بەپی کێشی و بەپی لایفستایڵەکەی خۆی و بەپی ئەو نەخۆشیانێکیەتی ئێمە قەرارین کام جۆرە باشە بۆ ئەو خانمە لەبەرەوە باشترە لە خوان و یەکسەر دەست نەکەن بە جۆرێک و چونکە بەکارهێنانی ئەم ڕێگریانە فەرقەکات دووشتمان هەیە کە ئایماڵین تیپیکال یوز و پرفێکت یوز پرفێکت یوز ئەوەیە کە لە کتێبەکانە باسەکرێ ئەڵە لە 100 ژن ئەوەنە لەوانەیە سکپڕیان ببێ بەڵام زۆربەی کات خانمەکان بۆ جۆرە بەکاری نانن لەوەرەوە زۆر جارە بینین کە ڕێژەی سکپڕی لەو جۆرانە زیاتر ئەبێ جاری وا خانمەکە یەکلی یەکاڵە بۆچی خۆ من حەبم خوارد و کەچی دیسان سکپڕی دروست بوو بەڵێ بێگومانەوەی چێکە لە پرسیارەکانی خەڵکە بۆچی هەندێک جار سەرباری ڕێگری لە سکپڕی بەهۆی دەرمانەوە هێشتا هەر سکپڕیەکە دروستە بێت زۆر علاقی هەیە بە جۆری بەکارهێنانەوە بێ زۆر بە ڕێکپێکی ڕێنماکان بەکاربێنێت چۆن ئەم بۆ نمونەم حەبە بخوات بینی حەبەکان چەند بێت ئەوانە زۆر گرنگن بە قسەکانی بەڕێستا ئەوم بۆ دەرکەوت کە پێت باش نییە خەڵک لە خۆ لە دەرمانخانەکان دەرمانی ڕێگری لە سکپڕی بەکاربێنێت بەڵێ چونکە جاری وایە بۆ نمونە خانوەکە تەمەنی 42 ساڵە فشاری خوێنی بەرزە یان نەخۆشیێکی هەیە نەخۆشیێکی درێژخانە و کوودڵی هەیە یان شەکرێ هەیە جاریوانە نابێ حەبە هۆرمۆنیەکان بەکاربێنن چونکە ئەو کاتە زەخت و شتەکانی بەرزترەکات و ڕێژەی چۆری زیاکات لەبەرەوە باشتر وایە هەردووکیان بێکەوە بچن بۆ لای دکتۆر و ڕێککەون لەسەر ئەو جۆرەی کە خۆیان بەدڵیانە و لەگەڵ دکتۆرەکە ئەنی ڕاوێژی تەواتی بکەن زۆر باشە کەوابێ بەدەر لە بابەتی بەکارهێنانی دەرمانەکە و بەر لە بەکارهێنانی دەرمانی سکپڕی بەڕێستان چه جۆرە پشکنینێک بۆ خانمانەکەن چۆن بڕیار لەسەر جۆری ڕێگریکردن لە سکپڕیەکەدن تەنها بە داخوازی خۆیان یاخود ئەشێ هەندێک پشکنین کرێ بۆ زانینی گرفتێکی تەندروستی کە هەیان بێت بەنمونە بەڕێزت باسی شەکرەت کرد ئەگەر ئەو پێشتر نەیزانی بێت پێویستە کات ئەگەر هەر بە زمانی خۆی بڵێ من شەکرەم نییە من نەخۆشی درێژخانم نییە یاخود پێویستیان دێ پشکنین بکرێت تەمەنی خانمەکە زۆر گرنگە لە چ تەمەنێکات داوایەکات بۆی چەند مناڵی هەیە و بە تەمایە چەندێکی تر مناڵێکی تر دروست بکات ئەوانە زۆر گرنگن و لەگەڵ ئێمە پرسیاری لێکین هیچ پێشتر زەختی هەبووە شەکرەی هەبووە هیچ ناڕێکی سووری مانگانەی هەیە خوێن ئەبینێ بە ناڕێکی جاری وایە هەنێ خانم هەیە خۆی نەزیفە ناتوانین جۆرێکی بۆ نمونە لەو لە بەکانی بۆ بەکاربێنین ئەبێ بڕۆین بۆ شتێکی تر ئەگەر زانیمان تەمەنی هەیە یان جگەرە خۆرە یان ئێستا نێرگەلە هەیە زۆر باوە ئەمانەوە ئەکەن دایم فشاری خوێنیان بەرزتر بێ ئەبێ قیاسی زەختی خوێنیان بۆ بکەین و جاری وا هەیە هەنێ جار پێویستەکە گەر خانمەکان قاوڵەو بن لانەی ڕێژەی چۆری خوێنیان بۆ پێوین شەکریان بۆ بکەین جاری وا پێویستەکە کە سۆنەری بۆ بکەین بزانین هیچ گرێک نیە لەناو ڕەحمەکە یان ناوپۆشی ڕەحمیان هیچ مشکلەیەکی نییە ئەنجا قەرارەیەن کە جۆرێک بەکاربێنین کاتە مەرج نییە ڕاستەخۆ بڕیار بدەن بەس جاری وا هەیە نەخۆشمان هەیە گەنجە و هیچ نەخۆشیێکی نییە ئەوە جاری وا یەکسەر ئەتوانین قەرار بین باشە دکتۆرە دەربارەی منعی تەبیعی ئەوەی کە لە ناو خەڵکا بەم دەستەواژێ باس ئەکرێت ئێوە تا چەندێک لەگەڵیان
منعی طبیعی زۆر بڵاو لە ناو خۆمانە ئەمیش ئەگەر زۆر بە مەزبوطی بەکار بێت و ئەگەر خانمەکە زانیاریکی زۆر تەواوی هەبێ و بتوانێت لە ناوەڕاستی سووری ماگانەکە و هەموو جارێ حرارەتی جسمی خۆی بپێوێ ئەوە لەوانەیە بەڕێکپێکی بەکار بێت سەرکەوتو بێ بەڵام ئەگەر بێتە ناو خەڵکەوە لە بەگەڵ بەکارهێنانەکانیان پێ کتێبەکان بە پێ سەرچاوەکان ئەڵە لە سا 24 یان لە سە ژن 24یان لەوانەیە سکپڕی دروست بێ لەبەرەوە من قەت ئامۆژگاری ژنان ناکەم لەسەر منعی طبیعی چونکە ڕێژەی سک زۆرە زۆربەی کاربن بە نەخۆشەکانی خۆماڵم کاتێکە بێت کە خۆت پێت ناخۆشە و دوایی وای لێت ینی بینی ژن و پیاوەکە جاری وای تێکە چێ جاری وای مەشاکل دروستە بێ نەخۆشەیە چێ بەرە و لەباربرنی مناڵ لەبەرەوە باشترە پێش ئەوەی بەتەما بن ینی هەر جۆرە منعەکەکەن ڕاوێژی پزیشک بکەن پێشەوە باشە با بینە سەرەوەی ئەگەر ئەم دوو هاوسەرە بڕیاریاندا منعەکە بشکێنن لە کاتێک کە منعشکێنن کە ڕێگری لە سکپڕی کۆتایی پێهێنن چەندێک چاوەڕێ بکەن ئەگەر مناڵ دروست نەبوو ئەوسا پەنابەرن لە لای پزیشک زۆربەی ئەو جۆرە تازانەی کە هەیە ئێستا هەرەوەنە کە وازن لێ هێنا ئەکسەر ئەتوانێت سکپڕی بکە بەس باشتر وایە 3 مانگ پێشەوەی قەرار بە بۆی فۆلیک ئەسید بخوات بۆی نەخۆشەکە بزانین هیچ مشکلەیەکی نییە ڤیتامین دی بینێ پێش ئەوە اینجا دوای واز لە جۆری منعەکە بێنێت زۆر باشە پێگومانەمەوێ بە بینەرانی خۆشەویست بڵم کە ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسا دەتوان پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن بۆی کە وەڵام وەرگرن دکتۆرە بە پرسیاری ئەوە بکەن زۆر جار دایکان شیرپێدانی سروشتی وا باسەکەن کە وەکو ڕێگریگرتنێکی سروشتی وایە لە مناڵ بوون ئەمە تا چەند سەرکەوتووە و چەند دەتوانێت پشتی پێ بەستێت چکە بەداخەوە هەندێک جارە بینین کاڵین بەداخەوە بۆ بینەرانیشی ڕووی بکەینەوە ڕەنگە مناڵەکە 5 مانگ 6 مانگ بێ مناڵی یەکەمی هەمدیس سکپڕی هەیە و ڕەنگە وا بکات کە بە پێی پێویست نەتوانێت خواردن بخوا شیربا بە کۆرپەی یەکەمی و گرفت بۆ هەردوو لا دروست کات شیردان خۆتەزانانی زۆر شتێکی گرنگە شیردان کاتێک ڕێگریە بێ لە سێک ئەگەر خانمەکە هیچ سووری ماگانی بۆ نێت و بە تەنیا بەس شیری خۆی باتێ نەک شیری تری باتێ و بۆ ماوەی 6 مانگ جاری واتوانین ئەتیمادی بخێنە سەر بەڵام ئەگەر ئەو شیری قوتوی باتێ لەگەڵیا و یان سووری ماگانی بۆیە ئەو کاتە مانای ئەوەیە کە هێلکە دروستە بێ لەو کاتە پێش ئەوی سووری ماگانی بۆ بێ لەوانەیە سک دروست ببێ بۆیە زۆربەی کات ئەوانەی کە تەکیدن کە نایەنێت سک ببێ بۆ نمونە تازە عملیات کراوە چوارەم عملیاتێتی و دکتۆر پێڵێ کە نابێت سک ببێ ئەتیماد نەخەنە سەر شیر واتە 100% ناکرێت پشتی پێ بەسترێ بێ لا بێ بە تەنیا بەس شیری خۆی باتێ و سووری ماگانی بە تەواتی بۆ نێ و بەس 6 مانگی یەکەم ئەتوانین ئەتیمادێکی کەمی بکەینە سەر بەش بە تەواتی نا تەنها 6 مانگی سەرەتا باشە دکتۆرە ئەو هۆرمۆنانی کە بەکارە هێنرێ لە ڕێی حەب یاخود دەرزی یاخود هەر جۆرێک لەوانەیە کە ئێستا هەیە بۆ ڕێگری لە سکپڕی چ گرفتێک دروست دەکات ئێستا چەند جۆر هۆرمۆن هەیە هۆرمۆن هەیە بە شکلی حەبەی خۆیت هەمانە دایەنی وەکو بۆ 3 ساڵ دانێ لەژێر قۆڵام هەمانە بە شکلی پاچەیانی وەکو لەزگەوە دائەندرێت هەمانە هەر هۆرمۆن لەولەبی هۆرمۆنیەک لەناو خەڵکا پێوتە لەولەبی ئاڵتونی ئەمانە زۆر گرنگن لەولە بۆ نمونە باگەر باسی مەرینا بکەین باسی لەولەبی هۆرمۆنی بکەین ئەمە زیانەکانی زۆر کەمە بۆچی چونکە بەس لە ناوپۆشی ڕەحما ئیشەکات و هۆرمۆنێکی زۆر کەم ئەڕژێت لەبەرەوە گرفتی کەمە و ئەبێتە هۆی ئەوەی کە سووری ماگانە کەم بێتەوە زۆر جارێکی کەم خوێنە یان سووری ماگانەی ناڕێکە یان ئەگەر مشکلێکی بوو لە ڕەحمیە ئەم لە بلۆل بە هۆرمۆنیانی بۆ دانین بەڵام جۆرەکانی تر بۆ نمونە حەبەکان پێکاتۆ لە دوو هۆرمۆن ئیسترۆجین و پرۆجسترۆن لە هەندێک کەسا لەوانەیە هەنگە گرفتکە هەندێک گرفتیان هەیە بچووکە بۆ نمونە لەوانەیە تووشی سەرێشە بێ یان تووشی مایدەیەشان بێت ئێستا گۆڕانکاری زۆر کراوە لەوانەشە چونکە پرۆجسترۆنی تازە هاتووە سا جەنەرێشنی چوارەم ئەوانە هاتووە چونکە کۆنەکان لەوانەیە بیکردە ئەوەی کە زیبکە دروست بەوە یان نەخۆشەکە ئاستی کرا بە ئاوسانی سکرد لەم تازانە ئەمانە کەمتر بووەتەوە بەڵام بۆ خانمێک گەر فشاری خوێنی بەرز بێ جگەرە خۆر بێ وەزنی تۆزە زیاد بێ نەخۆشیەکی دڵی هەبێ ئەوانە نسحەتیانەکەین کە حەبەکان بەکار نهێنن ئەتوانین بڕۆین بۆ جۆرەکانی تر بۆ نمونە بۆ لەولەب یان بۆ ئەوەی کە لەژێر قۆڵادا ئەندرێت بچکە لەوەش ئەبێتە هۆی وەستانی شیر ئەگەر خانمێک شیر بات نابێت جۆری ئەوانە حەبەکان بخوا کە هۆرمۆنی ئیسترۆجینیان تیا چونکە هۆرمۆنی ئیسترۆجینە بێت هۆی وەستانی شیرەکەی باشە چەند جۆر لەولەب هەیە لەولەبەکان بە عام دوو جۆرمان هەیە جۆرێکیان ئەوەیە کە مادەی کەپەریتیایە کە لە ناو ڕەحمەکە دایئەنین ئەتوانین داینین بۆ 5 ساڵیان تا 10 ساڵیش ئەتوانین داینین ئەمە جۆرە ئیلتیهابێک دروستەکە لە ناو ڕەحمەکە و سپەرمەکانە کوژێ ئەمە زۆر باشە و
تقريبا لە لەوانەیە سک دروست بکە بەڵام ئەبێ خانمەکە متابعی دکتۆر بکات چکە جاری وایە لەوانەیە شل ببێتەوە بەس جاری وای هەیە خانمەکان بەوەی زعجە بن کە سووڕی مانگانەکان لەوانەیە زۆر بێ یان دایم هەست بکەن وەکو تەڕایەک دروست دەکات چکە ئیشەکەی وایە جۆرێک تریشمانەوەی کە ناو خەڵکاوتم باسم کرد وتم پێوتی ئاڵتونی ئەمە هۆرمۆنەڕێ هۆرمۆنی پرۆجسترۆن ئەڕژێ ئەمان زۆر باشە تقریبا بە دووەم دانە دائەندرێت کە ناڵە سک دروست ببێت لە دوای ئەوەی قۆڵەکە چکاوەی کە قۆڵ دانین یەکەمە ئەنجا دووەم هۆرمۆن لەولەبی هۆرمۆنیەت ئەمەش بۆ ماوەی 5 ساڵ دائەندرێت زۆر باشە ناڵە نەخۆشەکە تووشی نەزیف بێ ئەو هۆرمۆنی کە ئەڕژێ هەر لە شوێنی خۆیەتی تەسیری جانبی زۆر نابێت لەسەر لەش ئێستا ئەمە بە دووەم دائەندرێت لە دنیا و زۆربەی کات لە هەموو وڵاتەکانی تر ئەوە بەکارێنێ بەڵام لەبەرەوەی تۆزە گرانە جاری وایە نەخۆش ناتوانێت بیکرێ ئەچینەوە بۆ لەو لە بەعتیادیەکە باشە دکتۆرە بە پرسیار لە شتێ بکەین ئەگەر خانمێک هیچ گرفتێکی نەبێت پێشنیاری چ جۆرە ڕێگریێکی بۆ کەی لە مناڵبوون ئەگەر گەنج بێت و هیچ نەخۆشیێکی نەبێ و بتوانێت حەبەکان بەڕێکوپێکی بخوات و بیری نەچێ حەبەکان حەبەتوانێت بەکاربێنێ بۆ نمونە هەیە حەزەکە 3 مانگ 4 مانگ مەنع بکات حەب زۆر باشە بەڵام ئەگەر ویستی بۆ درێژ خایەنتر بێت ئەوە زۆربەی کات دەچین بۆ ئەمەی قۆڵ دانین چونکە ئەو یەکەم دائەندرێت ناڵە سک دروست ببێ بە هیچ نوێ ئەنجا دوای ئەچین بۆ دووەم کە لەولەبی هۆرمۆنیە باشە کەواتە هەندێک پرسیار هاتووە بە ئەوانش بەسەرکەینەوە خانمە گەڵێ تازە مناڵم لە بارچۆ دوای چەند مانگ هەوڵی سپڕی بەم باشە ئێستا هەر کاتێک کە مناڵ لە بارچوو ئەگەر هیچ مشکلەیەک نەبوو بێت ینی بەهۆی لە بارچوونەکەەوە بۆ نمونە حملی عنقودی نەبوو بێت ئەوە هەر کاتێک کە هەستی کرد وکوڵێ فیزیکەلی باشە ینی خۆی هەستی کرد جسمی باشە خوێنی وەستاوە ئەتوانێت سک بکاتەوە بەڵام باشتر وایە دەستکرا بە فۆلیک ئەسید و ڤیتامین دی پێش ئەوەی کە بە تەمای سکێکی تر بێ ئێستاوەکو جاران نەماوە جارانیان و 4 مانگ باسک نەبێ 5 مانگ سک نەبێ ئێستا شتانە نەماوە کەی خۆی هەستی کرد باشە ئەتوانێت سکی تر بێت بیرروڕایەک هەیە لە ناو خەڵکا کە ڕێگریەکی درێژخایەن لە سکپڕی ئەبێتەوەی و شکبوونەوەی منداڵدان و دواتر دروست نەبوونی مناڵ بە هیچ جۆرێک مناڵدان و شک نابێتەوە بەڵام خودەزانی کە بۆ نمونە سکی یەکەمە کات لەوانێت تەمەنی 25 ساڵ بێ ماوەیەکی زۆر ینی منعکات ئەو کاتە تەمەنی ئەگۆڕێت هەلکەدان ئەو ئازایەتی نامێنێ بەڵام وەکو ئەوەی کە بەهۆی منعکەوە بێ نە زۆربەی علاقی بە تەمەنەوە هەیە باشە پرسیارێکی ترەڵێ منعی تەبیعی بە زمانەکەی خۆی پرسیاری کردو تا چەند زیانی هەیە وەتەمە بەستیوێت چنێک ئەشێ شکست بێنێ ئەم جۆرە زیان ناگەێنێ بە هیچ لایەک بەڵام وەکۆیش کە شکستێنێ لە تقریبا نەگاتە لە سا 24 کەواتە زۆرە لەبەرەوە نابێ ئەتیمادی بخرێتە سەر و زۆر خەڵکیەت ئەڵێ دکتۆرە من 6 ساڵە هەرەواکەم هیچ مشکلەم نەبووە بەڵام من دایم پیانەڵم کاتێک سگڕۆیاکە خۆ پێ ناخۆشە یعنی کاتەکانی نەگونجاوە بێ وەکو پسپۆرەکەی بەڕێزت کە ژنان و مناڵبوونە باشترین تەمەن بۆ مناڵبوون و بۆ سکفڕی لە خانمانەکەی لە بیستەکانەوە باشە تقریبا 21-22 تاوەکو 35 هیچ مشکلەمان نییە بەڵام لە دوای 35ەوە هێلکەدان بە ڕێژەیەکی زۆر خەزنەکانی کەمە بێتەوە هێلکەکان ئەمرن و لە دوای چلەکانی شەوک خۆتەزانی نسبەی لە بارچوون زیاکات نسبەی مناڵی ناتەبیعی و مەنگۆل و ئەمانە زیاکات کەواتە باشتر وایە ئەو کەسێک کە ئەوێت فەمیلیەکەی چەند مناڵ بێ بۆ نمونە حەزەکە 4 مناڵی هەبێت حاولە بکات لە تەمەنێکی گەنجیا پێش 35 ساڵی فەمیلیەکەی کۆمپلیت کا باشترە ئەوە باشترە باشە ئەو ڕێگریکردن لە سکپڕیا دواتر هیچ نەخۆشیی بەدواوە ئەبێت ئەگەر ماوەیەکی زۆر بخایانێ بە نمونە لەسەر هۆرمۆنێکە بۆ ماوەی چەند ساڵێک ئەبێتەوەی ئەوەی کە نەخۆشی درێژخایەن دروستکە بە نمونە هەندێک خانم ئێستا گرفتی مەینی خوێنیان هەیە لە کاتی سکپڕیا ئایا ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە پێشتر منعی کردووە و دەرمانی تایبەتی بەکارهێناوە یا خودنا زۆربیان سەلامەتن بەڵام وەکوتم ئەوە گەربیەوەی 5 ساڵ و 6 ساڵ مەنع بکە باشترە بەرەو حەب نەچێت بەرەو ئەوانە بەکاربێنێت کە لە ناو ڕەحمەدانین ناو مناڵدانەدانین و مەسەلەی ئەم خوێن خەزبوونەوەیە کە لە ناو خۆمانە زۆر بڵاو بۆتەوە زۆربەی شتەکان ڕاست نییە چونکە ئەگەر بچینە پێناسەی خوێن خەستی شتێکی زۆر وردە ئەبێ و خانمە مناڵی لە بارچوو بێ بۆ نمونە 3 مناڵی لەسەر یەک لە بارچوو بێ یان مناڵێکی لە سکیا مردە بێ یان ئەگەر فەحسەکانی بۆ بکەین ئەبێ و فەحسانە ڕێژەیەکی بەرز بێ میدیەم تو های بێ ینی بۆ لای خۆمان زۆربەی هەر بە یەک مناڵی لەبارە چێڵەن خوێنت خەستە زۆربەی تقریبا مەرج نییە باشە دکتۆر ئەمە زۆر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکتر بینەوە هۆکاری لاوازی حەمل وای پرسیار کردووە چییە کە مناڵەکە
چەند مانگێک دەستکی دایکەکە گەشاکە و دوای لەبارەت چێ؟ هۆکار زۆرە چونکە هەر مناڵ لەبارچوون نسبەیەکی زۆرە لە سای بیستی مناڵ خۆی لەبارە چێ لە سای شەستیشی ئەو مناڵانەی کە لەبارە چێ علاقی بە جینەکانی خۆی و دروستبوونەکەیەتی کاتە مشکلەیەکێ لە دروستبوونەکەی بۆیە لە بدایەتە مناڵەکە لەوانەیە لاواز بێ و یەکەم جار دڵی لێ و دوای سیرەکەین دڵی ئەوەستێت هۆکاری تریش زۆرە بۆ نمونە مناڵەکە گەشەی کردووە تاوکو 20 هەفتە و لە 20 هەفتەوە گەشەکەی کەمەکات ئەمانە علاقی بە هۆکاری دەرەکی و هەیە بۆ نمونە خانمەکە لەوانەیە زەختی هەبێ لەوانەیە مشکلەی شەکری هەبێ ئەمانەش واکات کە یان نەخۆشیێکی ترێ بۆ نمونە لەسەر جۆرە هەبێکە کە بۆ نمونە بورانەوە ئەمشتانی هەیە ئەمانەوە کە گەشەی مناڵ بەرەبەرەکەم بکەیتەوە. بەڵێ خانمێشتر باسەکە دوای 4 نەشتەرگەری مەبەستی دیارە نەشتەرگەری مناڵبوونە چ جۆرە ڕێگریەک بەکاربێنێت بۆ ڕێگری لە مناڵبوون؟ زۆربیان ناتوانین بەکاربێنین بۆ نمونە ناتوانین خۆڵ بەکاربێنین ئەگەر شیریش بات چونکە ئەمەی کە لە خۆڵات دایانین پرۆجسترۆنە نابێتەوەی وەستانی شیرەکەی ئەتوانین لەو لەبیش دابنین بووی. باشە خانمێک باسیەوە کاکە چیسی سەرهێڵکەدانی هەبووە فرە چیسی هەبوو دیارە ئەڵێ دوای لابردنی بە شێوازی هەناوبین و نازۆر مەبەستی چەندێکتر هەوڵی سکفڕی بات باشە من بەڕێی من هەر نەخۆشێک کە کیسی هەبێت و گەیشتەوەی نەشتەرگەری بۆ بکرێ باشتر وایە زووتر محاولی مناڵ بووم کە چونکە هەر نەشتەرگەرێک کە لەسەر هێلکەدا نەکرێ خەزنەکانی کەمە بێتەوە چونکە کە تۆ کیسەکە لە ئابێ کیسەکە لەگەڵیا تۆزە دیواری مناڵان لە ئاباد بازە جۆرێک هەمانەکە چۆکلێتی ئەوانە زۆربەی هێلکەدانەکە لەوانێت تێک بات وا باشترە زوو محاولە بکات باباسی جۆرێک تریشی هین بکەین ڕێگری ئەوەی کە هەتاهەتاین ئەمانە زۆربەی بە نەشتەرگەریەکرێ لە خانمەکە کریان لە پیاوەکە بە شکلی نازوورە بۆ نمونە هەناوبینی پێڵێن کونێکی بچووکەکەینە ناوکو لەم لاش کونێکی بچووک ئەچین هەردوو بۆریەکە یانیان بەستین و قرتێنین یان بە تاواتی لایەنە بین ئەمە ئەبێ خانمان تێبگە ئەکە ئەمە هەتاهەتایە جارێکتر مەجای مابوونی تیان نییە ناشگەڕێتەوە چونکە ئەگەر هەر محاولەیەکی گەڕانەوە بکەینە بێ بە مایکرۆسکۆپ و شتێکی زۆریە و دوایش هەر سک دروست نابێ ئەگەر بیۆ سک بکا بێ بچێ مناڵی بلووری بکە لەبەرەوە پێش قەراردانی ئەوە زۆر گرنگە هەردووکیان دانیشن نەک لە کاتی ئەخیر مانگی سکەکەیە چونکە خانمەکە خۆی بە تااقەتە خواخواتی نەجاتی بە لە عملیاتوانە ئەو کاتە بە پەلە قەرارە دوای زۆربیان پەشیمانە بنەوە و لە پیاوانیشە ئەمە ئەکرێت بۆ نمونە هەردوو بۆریەکان ئەگیرێت ئەمیش سەرکەوتنێکی باشی هەیە بەزیترە بێ پیاوەکە خۆی ڕازی بێت. بەڵێ خانمێشتر پرسیاری کردووە دانانی لەولەب دواتر کێشە دروست ناکات بۆ مناڵ بوون؟ زۆربەی لەولەبەکان کێشە دروست ناکەن ئەگەر نەخۆشەکە ئاگای لێبێ کە تووشی ئیلتیهابات نەبێ چونکە ئەگەر تووشی ئیلتیهاب بێ لەوانێت تەئسیر کاتە بۆریەکان ئەو لەولەبی هۆرمۆنیەکە ئەمان زۆرتر سەلامەترە چونکە ئیلتیهابی تیا کەمترە و دوای 5 ساڵەکە کە دەریێنی تۆ یەکسەر ناوپۆشی ڕەحم دەست پێکات بە ئیشی خۆی و هیچ مشکلێک دروست ناکەم. من هەموو کات لە کۆتایی پرسیاری ئەوەکەم کە بەڕێستان وەکو پسپۆرێکی خۆتان و کۆم بابەتە کۆمەڵێکی زۆر چارەخوازە بینن گرفتان چییە لەگەڵ خەڵک لە چیالێک تێنەگەیشتن هەیە یاخود لە چیا ئەکرێ هەندێک زانیاریان بنێ کە باشتر لە یەک تێبگەن بۆەوەی کە پرۆسەکە بە باشی بڕوا بۆی کە ڕێگریەکە بەو جۆرە بێت کە خۆیان هاتون و داوایان کردو. وڵای ئێستا ڕۆژپیری خەڵک باشە زۆربەی کات خۆیانیان داوای جۆرێک لە منعکەنیانەوەی بۆ نمونە مناڵیە بێیان نەشتەرگەری بۆکرێ پیانەڵین ئەڵێن لە ڕۆژی چلەیە پێش ئەوەی کە بێک و بنەبێتەوە بێت باسیکی جۆرەکانی منە بکەن زۆربەی نەخۆشەکانیەتەوە بەڵام بەس مشکلەمان لەوانە هەیە کە جاری وایە من شیرم ماوە و ئاگام لێ نەبووە سک بووە یان جاری وایە لە سەرمانەی تەبیعیە سکە بێت دواییت نەخۆشەکە لەوانێ بەرەوشتی تر بڕوات بچێت لە بارچوون بکات نەفسیان زۆر بێتاقەتە بن بۆیە من داوا کە ماوانی کە مناڵیانە بێ هەر کەچلە چوو یەکسەر بچنە لای دکتۆرەکان و مناقەشەی ڕێگری بکەن لە سک بڕی. باشە کۆتا پرسیار لە باربردنی مناڵ بە شێوەیەک ڕێگە پێدراوە لە وڵاتی ئێمە لەسەر قانونی عراقی ڕۆین و لەسەر دینی ئیسلامین ئێمە قانونی عراقی بە هیچ نوع ڕازی نابێت کە مناڵ لەبار ببرێ و بزانام حکمی خۆی هەیە و لەگەڵشا لە دینی ئیسلامە بە هیچ نوع ڕێگ مەجال نەدراوە کە مناڵ لەبار ببرێ ئللا لە هەنێ حاڵەتە کە ئەویش کە بە تاواتی مناڵەکە شێوا بێ بۆ نمونە سەری نییە یان مشکلەیەکی گەورەی هەیە یان ئەوەیە دایکەکە ناتوانێت ئەو مناڵە هەڵگرێ بۆ نمونە نەخۆشێکی دڵی هەیە لەوانەیە بەسەر ژیانی دایکەکە خەتەر بێ کە ئەمەسکی بووە ئەو کاتای نێرین بۆ لوژنەمان هەیە لوژنەکان زۆربەی کات دکتۆری ژنانی تایە دکتۆری مناڵی تایە قەرارێن کە ئەو مناڵە ناتوانێت بێتە دنیاوە بێتە دنیاوە ناژی یان ئەوەیە کە لەوانێت دایکەکە
مشکلێکی گەورەی بۆ بێگەر بەردەوام بێ ئەو کاتە قەرارێن کە ئەمە لە بارچوونی بۆ بکەن غێری ئەوە بۆمان نییە بە هیچ نوعە لە بارچوون بکەین. سپاس بۆ بەڕێزت دکتۆرە سەروە، سپاس بۆ هەموو ئەو زانیاری وردانی کە بە ئێمە و بە بینەرانی بەڕێزت بەخشی. ومێدمان سەلامەتیە بۆ هەموو لایەکتان.